لە بیتوێنێ ڕادێم هەردی هەندێکم ئیخۆیە هەندێکی جوار دەگرم ئاوە بەدەست بەتاڵی دەچینەوە حکوومەت یارمەتی ئەوەمان نادا ئەگەر هاوردەی نەکرد یانی لە جیاتی ڕێگەکان بگری ڕستقی خۆمان بفرۆشی بەروو خۆمان بفرۆشی بەروو بوومەکی جوانە ئەوە ڕستقەکەیتی بەروو بوومەکی جوانە ئاوەکی سازگارات بێ عیلەتە معنای وەیە کە حکوومەت یارمەتیمان نەدا ئەمە چ بکەین دەڵێ پەرە بە کوشت و کاڵی دەدەین ڕاستە ئەمن وەکو ژنێک ئامادەمە دۆنمانیش بەخۆ بە منداڵان بکەم بەڵام ئەگەر پارەی نەکە بە چی بکەم ئێستا کەنی من لەسەر قەرزدار بوومەوە پارەی ناکە حەقی تۆی زۆر زۆر قەرزدار بوومەوە بەلای کە 4-5 ملیۆنان قەرزدار بوومەوە بەخۆی ئەو هەموو دۆنمەی دەکەم ئەو هەموو شنایەتی دەکەم بەخۆ بە منداڵان ماندی دەکەم یعنی دەبیت شنێکی وەکو من قەرزدار بیتەوە دەبێت قەرزدار بیتەوە کاکە یعنی ئەمن ئەو پارەی بە چ بدەمەوە ئەگە حکوومەت لێ یارمەتیمان نەدا و ڕست خەڵنەستیتەوە ڕستق نەفرۆشێ و چ بکەین ژیانی بەس پەیداکەین شەش سەرخێزانین یعنی ژیانیمە و هەموو شتێکمان لەسەر ئەو شینایەتیە لەسەر ئەو زرعاتەیە نەمعاشە نەکارە نەکاسبێ ئەگەر یعنی ئێستا کەنێ کوڕی من نوێی لە هاتووە دەڵێدایە بەجێ دێڵم بەچی بەجێ دێڵی کوڕم ئەو بە هەزاران گەنجن خنکا بە هەزاران گەنجن کەس نازانی چی لێ هات دەربەدەر بوو یعنی کوڕی میژ وەی لێ دێ چاولەوان دەکەویش دەڕۆی لێ دێ کەمەڵە فەلاحی شناوینە حاجەوەران کەسابەت دەکەین کوشتتوکاڵ دەکەین بەخوای دەڕواتە گومرجی هەولێرێ تقریبا 18 کیلۆ تا 15 کیلۆ تێدایە لێوێنە دەڕوات 2000 دەکات زستانانیش لێران لە سۆران و ئەو جیانە بەخوای کیلۆ بە 2000 ئەو شتا پێ ناکڕێ کۆمەڵە گەنجێکی ناتوانە لێرە کار دەکەین کاری کشتتوکاڵی دەکەین و خۆمان پێ مشغول کردووە و زۆربەی گەنجەکانی شەهادەدارن بەڵام لێرەکە و کود و خیار و تەماتەی دەکەین هیچ پارێک بۆ ئێمە ناکە دەکەینە سەر زەرەرە هەر ئەوە شەوا دەکا گەنجەکان بڕۆن بۆ دەریای ئیجە بۆ ئەوروپا و لە دەریای ئیجا بخنچێن و ببنە خۆراکی ماسیەکان داواکارین لە وەزیری کشتتوکاڵ هاوڕێک لە بەرهەمە خۆماڵیەکان بداتەوە و هاواردەکردنی بەرهەمە کشتتوکاڵیەکانی دەرەوە مەمنوع بکات زۆربەی ئەو گەنجانەی دێنە ئێرە لەبەر بێکاری و بێپشەی دێنە ئێرە کەلوپەلەکانی دەکردن بۆ نمونە چیمیایە کەلوپەلەکانی ئاودانە کبریتە ئەو بەرهەمانە دەکردن کەچی کودووەکەس پارەی ئەوەی دەرنێنێتەوە قەرزەکانی ئەم دەنەوە لەسەر قەرزدار دەبنەوە هەر بۆیەش ڕوو لە وڵاتانی دەرەوە دەکەن و لە دەریای جیا دەخنچێن و جەرگی سەدان دایک دەستێ و جابووە داواکارین ئاوڕەتمان لێ بدەنەوە و ئاوردەکردنی بەرهەمەکانی دەرەوە مەمنوع بکەن و گرنگی بە بەرهەمە خۆماڵیەکانی خۆمان بدەن براکەم ئەو کدووە پارەی ناکە ئەو کودو نەسدارە پارەی ناکە بەرهەمەکەمان بۆ ساغ نەبووتەوە و نافرۆشێ هەمووی خەسار دەبێت نیوە سەیری کەواتە هەر هەمووی ئاوەتە دەبێت ئاوا فڕی دێن هەموو مەڕ و دەبێت بدەینە مەڕ و ماڵاتی